لسەیری خەستەخانەی عشق ئەوی سەوزەی کەواشینە لەسەر هەر خەستە دێ خوێندنی یاسینە یا شینە شەهیدی غەمزەیە بەعزێ سەقیمی عیشوەیە جەمعێ دیارە سەرنویشتی ئەهلی دڵ یا شینە یا سینە لە بەنگەم بەنگیانە چی دەبینن خۆ لە خۆگۆڕان لە دنیادا مەداری عیش و خۆشی خۆنەناسینە بەسەر دڵدا لە قاپی فەیزەوە دێنەش ئەپەی دەرپەی چ غەمزەی دیدە مەخمورێ کە ئەم شەو کوندەکاسینە هەناسەمدا بە ناڵە عەرزی حاڵی کەم کە تاساوە لە خوێناوی دڵ و جگەر دەروونم کەی لە تاسینە لە عالەمدا عەلامەی سوبحی حەشر ئیمشەو بەیانیدا خودا عالم لە چاکی و بەرۆکە دەردەخاسینە مەلا تەڵقینی مەحوی نەدا مەلا تەڵقینی مەحویدا نەدا حەبل المەتینی ئەو لە جێگەی زەلە زەیلی ڕەئفەتی تاها و یاسینە بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز خۆشەویستان سڵاو و سۆز و خۆشەویستی ئێمەتان لێوێ لە هەر شوێنێکن خۆشحاڵم کەوا لە بەرنامەیەکی تر و لە ئەڵقەیەکی تری بەرنامەی پەرژێن بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەم بۆ درێژەدان بە گفتوگۆ و باس و خواسە ئەدەبی و کولتوریەکان بۆ ئەم بەرنامەیە پێم خۆشە باز لە پەیوەندی نێوان شیعر و عیرفان یاخود شیعر و تەسەووف بکەین و بۆ مەبەستە ئەگەڕێینەوە بۆ شیعری شاعیرانی کۆن جارێکی تر لە خزمەتی مەحوی وەخ لە خزمەتی نالی هەروەها شاعیرانی تر پێمان خۆشە باس و خواستەکەمان درێژە پێ بدەین و بۆ ئەم مەبەستە بەڕێز کاک دکتۆر سەبور سەیوانی ناسراو بەشکار میوانی بەرنامەکەیە و تەشریفی هێناوە لە خزمەتیە گفتوگۆ بکەین لەسەر ئەم باسە ئێمە ئەگەر سەرەتا بەوە دەست پێ بکەین بڵێن شیعر بریتیە لە دەرخستن و دەربڕین یاخود تعبیر لە لایەنە شاراوەکەی ئینسان لەو لایەنەی کە بە هەموو پێکهاتەکانیەوە یاخود هەموو پێکهێنەرەکانی لایەنە غەیری مادیەکەی ئینسان پێگەهێنن لە سۆز لە خەیاڵ لە هەڵچوونەکان هەروەها لە ئەو بیرۆکە و خەیاڵانەی کەوا گوزەرەکا بە ناو خەیاڵدانی ئینسانە ئەگەر شعر بریتی بێ لەو تعبیرە لە بەرامبەرە ئەبینین عیرفان یاخود تەسەووف کە دەبێتە بابەتی شعری دیسانەوە ئەویش کار لەسەر قوڵایی ناخی ئینسان ئەکا لەبەرەوە ئەگەر شعر بابەتی نیشتیمان پەروەری بکا بە بابەتی دەربڕین یاخود جوانی سروشت یاخود ئافرەتیان هەر یەکێک لەو بابەتانەی تر پێم وایە جیاوازیەکی ئەبێ لەگەڵ ئەوەیە کە عیرفان بکا بە بابەتی دەربڕین و لێدوان لەبەر ئەوە وەکو ئەگەر جائز بێت تعبیرەکە قوڵبوونەوە لە قوڵاییە جا بۆیە پێم خۆش بوو ئەم باسە ببێتە تەوەری ئەم بەرنامەیە بە تایبەتی لە سەردەمی ئێستادا کە لایەنە معنەویەکەی ئینسان بە هەموو زۆرێک فەرامۆش کراوە کاریشی لەسەر ئەکرێ بۆ ئەوەی کە فەرامۆش بکرێ ئەگەر لە ڕابردووە فەلسەفە و فکر و بیر و بۆچوونەکان تا ڕادەیەکی زۆر گرنگیان دابێ بە لایەنی معنەوی ئینسان ئەوە لەم سەردەمەیە هەم تەیارە فەلسەفیەکان و هەم فکری نوێ و هەم شارستانیەتی هاوچەرخ بەوە تاوانبار ئەکرێ کە شارستانیەتێکی مادی دوور لە معنەویاتە جا گرنگە لە ئێستایا مرۆڤ بگەڕێتەوە بۆ خودی خۆی بۆ ناخی خۆی بۆ معنەویات پێم خۆشەکە دکتۆر سەرەتا بە خێراتنە دەکەم زۆر خۆشحاڵ بووم کەوا لێرە کاتت بە ئێمە بەخشی بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە هەروەکو ستایلی بەرنامەکە ئێمە لە دەقێکی شعریەوە ئەچینە ناو قوڵایی ئەو بابەتی کەمانەوەی قسەی لەسەر بکەین جا بۆ مەبەستە پێم خۆشە جەنابەت سەرەتا وەکو پێشەکیەک لەسەر بابەتی عیرفان شعر
و ئەو پەیوەندیە دیالکتیکەی کە لە نێوانیانە هەیە هەندێک بۆمان بدوێ دوایی لەسەر هەندێک لە بەیتی شعری نالی و هەروەها مەحوی و قسەی لێ یەکەین. سەرەتا سواز بۆ جەنابتان دەستخۆشیت لێ یەکەم بۆ ئەم بەرنامە کە با بڵێن پێم وا بێمە بەرنامەی دووەمی بەڕێستانەکە سێهەمە دەستخۆشیت لێ یەکەم کاک تۆجان لێرەش کە دانیشتوین با بڵێن لە بنکەی ڕۆشنبیری دکتۆر عیزەدین مستەفا مامۆستای گەورەمان سڵاو و درودی خوای بۆ جانی ئەنێرین چونکە ئێمە قەرزاری ئەوین بەڕاستی و دەستخۆشی من وەکو خۆم دەستخۆشی لە کاک فاروقی مەلا مستەفای سەفوەتیش دەکەم کە ئەم بنکەی دروست کردووە و وەکو وەفایەکیش بۆ کەسایەتیەکی ئەکادیمی گەورەی کورد و برایەکی خۆی. بۆ پرسیاری وەڵامەکەی بەڕێستان کاک دکتۆر تەڵان ئێمە ئەگەر سیرکەین پەیوەندی نێوان مەسلەی شعر و عیرفان ئەتوانین بڵێن پەیوەندیەکی ئەوەندە تێکەڵەوە ئەوەندە دەوڵەمەند و گەورەیە کە ئاسان نییە بە تەواوی با بڵێن بتوانین هەموو لایەنەکانی باسکەین چونکە ئەتوانین بڵێن ئەگەر بە شێوازێکی زۆر سادە دەست پێ بکەین ئەویژەوەیە کە شعر و عیرفان هەردووشان ئەگەڕێتەوە بۆ ناخی مرۆڤ بەڕاستی وەکو بەڕێزت ئاماژەت پێ کرد ینی شعر بەرهەمی حاڵەتی وجدانی مرۆڤە بە شێوەیەکی گشتی ئەو شتانەی کە با بڵێن لە دەرونی مرۆڤ دروسە بێ لە خەیاڵدان یا دروسە بێ لە هەستەکان یا دروسە بێ کاردانەوەی بەرامبەر بە دیاردەکانی دەوروبەر بەرامبەر بە هەستە قوڵەکانی خۆی وەکو مرۆڤ چونکە ئێمە ئەزانی مرۆڤ لە دەرونی خۆیان بەڕاستی جگە لە هەستە ئاساییە ڕۆژانەکان کۆمەڵی هەستی قوڵی هەیە مرۆڤ لە سروشتی خۆیەوە حەزەکە بگا بە بێسنووری حەز بە نەمریەکە حەز بە بێسنووری ئەکا حەز بە گەیشتن بە بەختەوەری ڕەها ئەکا حەز بە ئازادی ئەکا بەمانە فراوانەکەی ئازادی حەز بە کۆمەڵێ هەستی گەورە ئەکات با بڵێن خۆشەویستی و عشق بەمانە قوڵەکەی ینی ئەمانە کۆمەڵێک ئەتوانین بڵێن ناتوانین بڵێن غەریزە بەس ئەتوانین بڵێن کۆمەڵێ هەستی قوڵ و ئەنگێزەی قوڵن لە مرۆڤ کە بە درێژایی مێژوو لەگەڵ یا بووە یعنی بەڕاستی ئەگەر ئەتوانین بڵێن خاڵی دەستپێکی شعر ئەوێ بێ خاڵی دەستپێکی عیرفانیش هەمان حاڵەتە بەڕاستی یعنی هەردووچان ئەگەنەوە بە کۆڵێشنەوە سەر یەک سەرچاوە ئەشنەوە سەر یەک دەستپێک کە دەستپێکەکان ڕۆحی مرۆڤە و خولیا گەورە گردونیەکانی مرۆڤە بەڕاستی ئەمە لایەنی یەکەم لایەنی دووەم ئێمە ئەزانین کە با بڵێن مرۆڤ بە کۆمەڵێ شت زیاتر هەستی ئەجوڵێ یعنی یەکێ لەوانە هەستی جوانی مەسە بە جوانی مرۆڤ هەستی زیاتر ئەجوڵێ بە خۆشەویستی هەستی زیاتر ئەجوڵێ بە دیاردەک بە هەندێ دیاردەی میهرەبانی دەوروبەر لە حاڵەتی غوربەتە لە حاڵەتی دروستبوونی پرسیاری فەلسەفی قوڵە پرسیاری گردونی گەورە هەستی زیاتر ئەجوڵێ بۆیە لەم خاڵەشەوە کە ئێمە ئەگەر سیرکەین ئەو شتانەی کە شتی هاوبەشن لە دەرەوە مرۆڤ ڕائکێشن و کۆڵێ وەکو جوانی وەکو پرسیارە گردونیە گەورەکان ینی وەکو ئەوترێ زۆرجار دوو هەست لە مرۆڤ هەستێکی غەریزی گەورن ینی لە مرۆڤ بە سروشتی خۆی حەزی لە جوانیە حەزی لە با بڵێن پرسیارە گەڕانە بە دوای پرسیارەکانە ئێمە ئەزانین کە مناڵێکە لە دایکە بێ بەبێ ئەوەی هیچ قوتابخانەیەکی خوێن بێ یەک دنیا پرسیاردی بۆ دروسە بێ ینی کە نمونەی پاکی سروشتی مرۆڤە بەڕاستی و ئەمانەش ئەو شتانن کە ئەتوان بڵێم شعر و هین پێکەوە ئەبەستێتەوە خاڵێکی تر کە هەیە ئەتوان بڵێم شعر هەوڵێکی مرۆڤە بۆ ئەوەی کە شتەکان وەکو ئەڵێ لە شتە ئاسایی ڕۆژانەکان بەرز بێتەوە بەرەو شتە گەورەکان بەرەو شتە جاویدانی و نەمرەکان ینی ئەوێ ئەتوانین بڵێن ساتێکی ژیان بەرگی نەمری لەبەرکە وەکو چۆن مەسەلەن زۆر جار یەکێ لە نووسەرە پێم وابێ یوگسلافیەکانە ئەڵێن نووسەر وەکو شەهرەزاد وایە القاصد الكاتب كشهرزاد يبتكر كل يوم قصة جديدة كي يؤجل موته ليلة أخرى يعني وەکو چیرۆکی هەزار و یەکشەوە کە هەموو شەوێ بێت چیرۆکی دروستکە بۆ ئەوی ژیانی خۆی بەردەوامی پێبا ئەتوانین بڵێم شعر و عیرفانیش هەوڵێکی مرۆڤە بۆ بەردەوامیدان بە ژیان چونکە ئەگەر شاعیر بێوێ لە ڕێگەی نووسینی شعرێکەوە تەمەنی خۆی درێژکا بەڕاستی ینی
خۆی وەکوڵێ ئێستا ئێمە نالی و مەحوی و ئەو کەسە گەورانە بەجەستە لە ناومانان نەماون بەڵام زیندوشن بە شعرت زیندون بە بەرهەمەکانیان زیندون هەموو کەسایەتیە گەورەکانی مێژوو نووسەرە گەورەکان شاعرە گەورەکان خاوەن فکرە گەورەکان زیندون عارفیش بە هەمان شێوە عارف ئەتوانین بڵێن ئەوێ پەیوەندی بە بێسنوورەوە بکە یعنی ئەتوانین بڵێن ئەگەر بە یەک تعبیری کورد وەکو مەولانا ئەڵێ ئەستەبەتولتە مەقاماتی فەنا پلە پلە تا ملاقاتی خوددا ئەڵێ مرۆڤ لە عیرفانە خۆی یەکەم هەنگاو کە حاڵەتی تەبەتولە حاڵەتی گەڕانەوە خۆپەنادانە لە پەنای هێزیکی مەزنی گردردونی گەورە کە خوایە هەر لێەوە بیگرە هەتا قۆناغی کۆتایی کە پێ ئوترێ فەنا بریتە لە بڵندبوونەوە پلە پلە تا ملاقاتی خوددا بڵندبوونەوەیە یعنی مرۆڤ بەوێ بڵند بێتەوە لە شتە ڕۆژانە ئاساییەکانی کە هەموو خەڵکە ئاسایەکانی پێوە مرۆڤ بۆ بۆی کە ببێتە مرۆڤێکی نائاسایی ئەگەر تعبیرەکەم گونجاو بێ بەمانای ئەوەی مرۆڤێک کە خەمەکانی گەورەتر بێت لە خەمی کەسە گەورەکان ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی عرفان هەردوویان هەر ئەو وەزیفەیە ئەبینێت بە دڵنیاییەوە ئەنجا بۆیە تەنانەت بیگۆڤیچ زۆر باسەکە کە ئەڵێ هەندێک لەو تیارە فکری و هینانەی کە لە مێژووە هەبوون هەندێک جا نزیکە بنەوە لە عیرفان و لە ئاین یەکێ لەوانە مەسلەی ئەگزیستالیزم وجودیت ینی ئەو باوەڕی وایە ئەگزیستالیزم ئەگەرچی بە دوو ئاراستا بوو ئاراستەیەکیان ئاراستەیەکی بێ باوەڕانە بوو کە بە سۆرۆکایەتی با بڵێن سارتەر و هەندێک لەو کەسانەی تر کە هەبوون بەڵام ئاراستەیەکی تریان کە ئاراستەیەکی باوەڕدارانە بوو بەڕاستی ئەوان تێکەڵ بە تەسەوف و عیرفان بوو یعنی هەندێکیان ئەبینی حەزەکەم لەسەر ئەوە دوایی ئەگەر ببوورە قسەشت پێ ببڕم دوایی بگەڕێنەوە سەر ئەوە کە ئێستا لە جیهانی شاوە لە کوردستانی شایمە بینین تەیارێک لە لادینیەکان ئەوانەی کە بڕۆیان بە دین نییە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان سەرسامن بە عیرفان حەزەکەم دوایی لەسەرەوە قسە بکەین بەڵام ئێستا بۆ ئەوەی یعنی گفتوگۆکەمان پلە پلە بڕوە ئەوەی کە شعر و عیرفانەوەی کە جەنابەت باست کرد هەردووکیان یەک وەزیفە ئەبینن لە ژیانی ئینسانە ئەویش ئەوەیە کە ئینسان لەم چوارچێوەیە کە پێی ئەوترێ ژیانی ئاسایی دەربچێ بۆ ینی لەبەرەوە ئینسان کاتێک لەم چوارچێوەیە ئەچێتە دەرەوە هەست دەکا ئەو شتانەی کە بوون بە بابەتی ئەوەی کە لە قاڵبی بن لە هەموو ڕوویەکەوە ئەو قاڵبانە نامێنن هەمویان تێگەشتێن بۆ نمونە مەسەلەن کاتێک کە بەرزە بێتەوە سنوورەکان لە بەردەمیا ئەکرێتەوە ئینسان ئێمە ئەو دیوی ئەو دیوارە نازانین چیتە ئەو دیوی ئەو شەقامەی خۆمان نازانی بەڵام کاتێک کە بەرز ئەبیتەوە ئەچیتە سەروی هەمویان ئەم سەرەوسەری هەموو شتەکانە لێ دیارە لەبەرەوە ئینسانی عارف یاخود بڵێن حتا شاعریش بۆیە ئەڵێن کەسێکی نابیغێ و پێش سەردەمەکەی خۆی ئەکەوێ هەر لەبەر ئەوەیە کە ئەو سمووە ڕوحیە لە لای هەیە ئەنجا من ئەو مێوێ بەڕاستی لەسەر مەسایلی ڕوحی بوەستین باشە بۆ ئینسان ینی بپرسین بۆ ئینسان کاتێک کە زۆر خولیای گەشە پێدان و تەرقیەی ڕۆحی ئەکەوێتە سەری ئەبێتە ئینسانێکی باڵا بەرزتر ئەوێتەوە لە جیاتی ئەوەی کە گرنگی بە هەستەکانی بە گرنگی بە ئەو لایەنە مادیەی ژیانی بە ینی هەتا ئینسان گرنگی بە لایەنی مادی و ژیانی ڕۆژانەی بە زیاتر ئینسانێکی لە قاڵبدرا و ئینسانێکی وەکو ئەڵێ کەم ئینتاج ئەبێ بەڵام کاتێک ئەبێتە ئینسانێکی ڕۆحی بەڕاستی بەرز ئەوێتەوە جا ئەوە ئەگەر بیبەستینەوە بەوەی کە لە سەردەمی ئێستامانە ئێمە بینین باشە ئەم عارفە گەورانە بۆ وجودیان نەماوە یعنی شاعری گەورەی وەکو مەحوی و وەکو نالی و وەکو هەتا وەکو گۆران و شێخ نووری شێخ ساڵح و ئەوانەشمان ئێمە ئێستا لەم سەردەمایانە یعنی ئەوە قەیرانێکی گەورەیە کە بەڕای من پێش ئەوەی قەیرانی شعر بێ قەیرانی خودی مرۆڤەکانەکەوای کردو شعر یاخود بڵێن عیرفانیش بە معنایەکی تر پاشە کشە بکات تا ڕەدەیەک لە ژیانە یعنی بەرتەسک ئەو مەجالەی کە بۆ ئەو کراوەتەوە بەرتەسک بۆتەوە ڕاستیەکەی ئێستا سەبەبەکەشی ڕەنگە وەکو بە شێوە گشتیەکە سەیری بکەین ئەویش ئەوەیە کە مرۆڤی ئێستا و مرۆڤی مۆدێرن ڕووی کردوتە لایەنە مادیەکەی ژیان ئەو لایەنە ڕوحی کە ئێمە ئەڵێن ئینسانی پێ بەرز ئەبێتەوە تەرقیەکە ئەو لایەنە زۆر کەم بۆتەوە لە ژیانی ئینسانە جا یعنی ئێستا بینین شاعری ئاوا گەورەمان نییە یعنی حەزەکەم تیشکێک بخەیتە سەر ئەوەش جەنابەت بێگومان ئێمە گەر وەکو پێشتر ئاماژەمان پێدا کە وتمان عیرفان حاڵەتی بڵندبوونەوەی با بڵێن شعر نووسینیش بە شێوەیەکی گشتی گەبریتی بە لە حاڵەتی دەرچوونی مرۆڤ لە
ئەو چوارچەوە سنووردارانەی ژیانی ڕۆژانە کە مرۆڤ ڕائکێشن بەرەو خۆی یەکێ لەوانش با بڵێن خەمە ڕۆژانەکانە ئێمە بمانەوە نەمانەوێ ئەزانین کە مرۆڤ با بڵێن چەندێک بەرەو لایەنی شتە بێسنوورەکان بڕوا وەکو پێشتر ئاماژەمان پێکرد ئەو شتانەی کە هەستەکانی ببزوێنێ وەکو جوانی وەکو پرسیارە گەورەکان وەکو ئەو مەسەلانە بێگومان بەرهەمی زیاتری و خەودی خولیای زیاتری ئێمە ئەوە تقریبا تا ڕادێک بەرەو بکان نەماوە خۆی یەکێ لە کێشە گەورەکانی مرۆڤی مۆدێرن بەڕاستی ئەوەیە ئەتوانین بڵێن لە مرۆڤی مۆدێرن بە شێوەیەکی گشتی ئێمە زانین مۆدێرنە کە هات بە شێوەیەکی گشتی دنیای زانست و دوای ئەوە بڵێن دنیای پیشەسازی و دنیای ئەوەی کە پێ ئەوترێ با بڵێن ژیار بە مانای حەزارە ئەوە زیاتر بوو بە پلەبەندی یەکەم یعنی خولیاکانی مرۆڤ زیاتر بوون بە خولیای زانستەکان ئێمە زانین بە شێوەیەکی گشتی زیاتر ئیشان لەسەر باسکردنی شتە دیارەکانە دنیای دیار بە شێوەیەکی گشتی ئەم مامەڵەکە لەگەڵ دنیای دیار ئەوەی کە بەپێی هەستەکان پێنجەستەکان ئێمە هەستی پێ بکەین و ئەوەی کە لە دەرەوەی ئەو شتانەیە یابوونی نییە یا بایەخێکی گەورەی نییە ئێمە ئەزانین پێش دنیای مۆدێرن مرۆڤ وابیری نەکردەوە کە دنیا بریتی بێت تەنها لە دنیای پێنجەستەکان و دنیای بەرهەست با بڵێن بەڵکو دنیای دابش کرد بوو بە دوو بەشەوە دنیای نادیار و دنیای دیار با بڵێن بەڵام ئەتوانین بڵێن کە دنیای مۆدێرنە هات بە شێوەیەکی گشتی دنیا بوو بە یەک دنیا کە بریتی بوو لە دنیای دیار بەڕاستی و ئەمە وای کرد کە مرۆڤ لەگەڵ ئەم پۆلێنە چونکە هەموو پۆلێنێک هەموو گۆڕانێک ئاراستەی بیری مرۆڤەکانی ژەگۆڕێ سەرنجیان ئەگۆڕێ لە دنیای پێش مۆدێرنا توانین بڵێن مەسلەی سروشت مەسلەی دیاردەگەردونیەکان مەسلەی ئەوەی کە مرۆڤ زۆر جار ڕاستەوخۆ بەرکەوتنی لەگەڵ سروشت و لەگەڵ دیاردەگەردونیەکان و لەگەڵ وەرزەکان و لەگەڵ گۆڕانکاریەکان هەبوو بەڕاستی بەڵام لە دنیای مۆدێرنا ئێمە ئێستا کەسێکمان کەس زۆرە لە ئێمەمان لە ئەپارتمانێکە ئاژی کە ئەم ئەپارتمانە ئەتوانین بڵێن ئەو پەڕی بەرکەوتنمان لەگەڵ سروش بریتە لە چەند ئینجانەیەکی کەم کە لە کۆنا دامان ناوەیە لە یینەکانە کە زۆر جار ڕەنگە بڵێم هەست بە جیاوازی وەرزەکانیش کەم ئەەکەین بەڕاستی جیاوازی وەرزەکان لای ئێمەی مرۆڤی مۆدێرنە ئەوەندەی بریتە لە گۆڕینی جلوبەرگەکان و چ جلوبەرگە بۆ چوو وەرزی هەڵبژێرین ئەوەندە ئەتوانین بڵێم ئامادەسازی دەرونی نییە بۆ کەسەکان بەڵام مرۆڤی پێش مۆدێرنە یا باڵ ئەو مرۆڤەی کە لەگەڵ سروشتە پەیوەندی هەبوو ئەوەی کە کاتی خۆی ڕۆمانسیەکان بەرناڕاستەوخۆ دەریان بڕیکەوتیان مرۆڤ بێ جۆرە لە گۆشەگیری هەبێ جۆرە لە بچێتە دوورگەیەکە بچێتە شوێنێکەوە چونکە ئەمە وای لێکە کە جوانی بەرهەم بێنێ ئەوە وای لێکە خەیاڵ و با بڵێن ئەو شتانە بەڕاستی ئەوە حقیقەتێکە ینی دەرفەتێکیش ببوونەوە لە خودی خۆی بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە چکە مرۆڤ چنێک ئەتوانین ئێمە حقیقەتێکەیە وەکو مەولانا بە جۆرێکی تر ئەڵێ مرۆڤ بۆچی حەزی لە سروشت و بەهارە ینی پرسیارێکە لە شوێنێک باسی خۆی باسیەکە دوای خۆی وەڵامەکە ئەهاتوەڵێ چونکە مرۆڤ لە ئەسڵا لە سروشتەوە هاتووە ئێمە پێکاتەیەکی پێکاتەکانی ئێمە بەشێکن لە سروشت بەڕاستی سروش بریتە لەو دایکەی کە ئێمە لەوێ لە دایک بووین ولا ئێمە لە ئامێزەگرێ و بۆیە هەر کاتێک کە ئێمە بگەڕێنەوە بۆ سروش هەز بە ئاسوودەیی ئەەکەین هەز بە خۆشی ئەەکەین ینی بەڵام کاتێک کە دوورەکەوینەوە لە سروشت کاتێکەوینە ناوشتە دەستکردەکانی مرۆڤ ڕاستە ئێمە ناڵێن دەستکردی مرۆڤ شتێکی بێبایەخە بەڵام پێویستە مرۆڤ حەقوا بوو مرۆڤی مۆدێرن ئەبوایە هاوسەنگیەکی بیتوانە جۆرە لە هاوسەنگی لە نێوان جیهانی معنەوی و جیهانی مادی دروستکە چونکە مرۆڤ ناتوانێت ئەو هاوسەنگیە دروستکە ئەو کاتە بەڕاستی وەکو باڵندەیەکی یەک باڵە بێکە ناتوانێت بفڕێ بەڕاستی ئەمە ئەوەش ئەتوانین بڵێن سڕ و نهێنی ئەوەیە کە شعر لە ژیانی مۆدێرنا و عیرفانیش لەگەڵیە تا ڕادەیەکی زۆر پاشەکشەیان کردووە بێگومان ینی ئەو گرنگی و ئەهەمیەتی کە جاران هەیان بووە کە نەیان ماوە سەبەب و یاخود بڵێن هۆکاری سەرەکی بریتێ لە خودی مرۆڤ خۆی کە گۆڕاوەزا ئیدەن ژیانیشی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کاک دکتۆر من پێم وایە مرۆڤی مۆدێرن مرۆڤێکی زۆر سەرقاڵە یعنی خۆی عیرفان بریتێ لە حاڵەتێکە توانین بڵێم حاڵەتێکی وەکو ترافلایک چۆن ترافیک لایت کە دائەگیرسێ هەندێک جار ئێمە ئاماژەمان بۆیە بەڕاستی ینی ئەوەی کە ئێستا لە ئەوروپاش پێ ئەوترێ نیو ئەیج بیری نوێ
يعني من لەو وتارانەی کە خوێنمەوە لە زمانی هۆڵندیەوە وەرجێڕابووە سەر زمانی کوردی یعنی هەندێک لە کەسی پسپۆر بوون ینی خەڵکی ئەکادیمی بوون لە زمانی سویدیەوە وەرجێڕابوو باسی لەوە کرد کە ئەوان لە حاڵەتەکانی لە ناو جەنجاڵیشا وەکوڵێ هەستیان بە هەندێک لەو حاڵەتە ڕوحیانە کردووە ڕاکێشانێکی ڕوحی چونکە ئێمە ئەزانین عیرفان بریتە لە دوو بەشێکی ئەوەی کە عارفەکان پێڵێن سالێکی مەزوب بەشێکی پێڵێن مەزوبی سالێکی مەزوب یعنی بەڕاستی ئەو کەسە کە ئەبێ مرۆڤ خۆی جۆرە لە ئامادەکردنی بۆ خۆی ئامادە بکە یعنی مرۆڤ ناتوانێت با بڵێن شوێنێک ببینێ ئللا ئەگەر نەچێتە لای پەنجەرەیەکەوە لای شوێنێکەوە کە دەرەوەی لێ دیار بێ مرۆڤ ناتوانێت هەست بە جوانی بەهار کە ئللا ئەبێ لە شوێنێکا بێ کە بتوانێت دەرەوە ببینێ بەڕاستی کەواتە بەشێکی بریتە لەوەی کە ئێمە خۆمان ئامادەکەین بۆ ئەو مەسەلە چونکە بەداخەوە شعرێکی مەولەوی هەیە ئەڵێ خوا لە هەموو ماناکەی وەیە ئەڵێ خوا بانگمان ئەکا بەس ئێمە لۆکەی غەفڵەت لە گوێمانایە ینی مرۆڤی مۆدێرن یەکێ لە کێشەکانی ئەوەیە کە ئەمەندە سەرقاڵە بە ژیانی ڕۆژانە و بە جێبەرچێوانە ویستمەوە بڵێم ئامادەهیتیانی ئەگەر جارجارێکیش من ویستمەوە بڵێم یعنی ئێمە ناتوانین بڵێن عیرفان لە دنیای مۆدێرنا نییە بە بەڵگەی ئەوەی کە ئێمە لە دنیای مۆدێرنا چەندین نووسینی عیرفانیمانە ئێمە هەر ئێستا لە دنیای مۆدێرنایە کە ئەبینین خەڵکێکی زۆر لە ئەوروپا ئەگەڕێتەوە بۆ شاعرەکانی شاعرە عارفەکان ینی لە ساڵی 2007 تا بەڕێز دەزانی لە ئەوروپا لە ئەمریکا تایبەتی ساڵی 2007 پڕفرۆشترین کتێب کە لە ئەمریکا کە چاپ کرا کە بە چەندین پێم وابێ زیاتر لە 5 نوسخەی لێ چاپ کراوە 5 میلیۆن نوسخە مەسنەوی معنەوی مەولانا جەلالەدین ڕۆمی بوو کە بە وەرجێڕان وەریگێڕاوە ینی بیرکەرەوە شعرێک شعر بێت و لە زمانی فارسیەوە وەرجێڕێ بۆ سەر زمانی ئینگلیزی ئەبێت چ چێژێکی وای تەواو مابێکە کەچی ئەبێ بە پڕفرۆشتین کتێب ینی ئێستاش لە دنیا خەڵکیی زۆر هەیە جا ویستم ڕۆمە ئەو وتارەی کە باسم کردم بۆ وتارە سویدیەکە یەکێ لەو کەسانە کە باسەکە ئەڵێ من لە میترۆهای شەمەندەفەرا بووم لەو کاتێک کە لە میترۆی شەمەندەفەرەکە بووم لە ناو ئەو قەرەباڵغە زۆری کە ئەمە ئەزانین لە ئەبێ لە شوێنێکی وێزگەی شەمەندەفەرا چ دەنگە دەنگ و چه قەرەباڵغەیەکە بێ ئەڵێ لە لەحزەیەکە دەنگێک قسەی لەگەڵ کردم بانجی کردم بە ناوی خۆم پێیوتم مەڕۆ اینجا ئەڵێ من ئەو دەنگە زۆر کاریگەر بوو لەسرم بەلاشمەوە سیر بوو کە لە ناو ئەم دەنگە چۆنە بێت دەنگێکی گەورە لە لەحزەیەکە من هیچ نەبیستم ئەو دەنگە نەبێ ئەڵێ وتم هەر بۆ ئیکە تاقیکەمەوە بزانم چییە ئەمە ئەڵێ نەچووم ئەڵێ من بڕیارمدا ئەو تکتێکە بڕیبووم بۆ ئەو شەمەندەفەرە نەچم ئەڵێ بزەبت دوای ئەوەی کە زۆر جێگەی سەرسامی بوو ئەوە بوو کە ئەو شەمەندەفەرە تووشی پێکدادان بوو یعنی تووشی پێکدادان بوو وتی هەستم کرد دەنگێک بانجی کردم اینجا ئەمە قسەی کۆمەڵی خەڵکی با بڵێن سویدیە کە وەرجێڕاوە لە هەر لە کوردستانی نوێژ من خوێندنەوە پێم وابێ نووسەرەکەشی مامۆستا حەسەن هەمزە بوو حەسەن هەمزە یعنی کەواتە لە دنیای مۆدێرنیشە ئێمە بانگەکرین بەڵام خۆمان ئێمە ئیسیجایم ئێمە ئەگامان لێ نییە ئێمە لەبەر سەرقاڵیەکانمان لەبەرەوەی کە وەکو مەولەوی ئەڵێ گوێمان بە لۆکەی مەشغوڵ بوون سەرقاڵ بوون ئاخندراوە لەبەر ئەوە دەنگەکان نابیستین ڕاستە دەستە خۆش بکە دکتۆر ئێمە بە لە بینەکە ڕکلامێک وەرگرین و دوایی ئەنجا ئەگەڕێنەوە بۆ تاواکردنی ئەم بابەتەی کە دەستمان پێکردووە و هەروەها چینە خزمەت هەندێک لە دەقی شعری نالی و مەحویش بەڕێزان پاشکەمێکی تر ئەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو بەڕێزان دێنەوە لاتان بۆ درێژەدان بە باسوخواسەکەمان لەبارەی پەیوەندی نێوان شعر و عیرفان بە تایبەتی لە ئەدەبی کوردیە ئەگەر بگەڕێنەوە بۆ شاعیرانی کۆن کاک دکتۆر ئەبینین هەمویان بەبێ ئیستیسنا گرنگیان داوە بەم لایەنە معنەویە لە پاڵ بوونی بابەتە شعریە جیاوازەکانە تەسەوف و عیرفانیش حزوری هەیە بەڵام بە نیسبەتی جیاواز مەسەلەن لە لای مەحوی ئێمە لەگەڵ مەولەویە زۆرتر ئەبینین پانتاییەکی زۆرتری بۆ دابین کراوە لە لای نالی مەسەلەن کەمتر هەتا نالی ئەوترێکە بە جۆرێک لە جۆرەکان خۆشی لە عیرفان یاخود لە تەسەوف نەهاتووە ئەوە قسەیەکە باوە لە ناو ڕەخنەگرانی کورد و ئەوانەی باز لە ئەدەبی کوردیەکەن بەڵام ئەگەر قوڵ ببیتەوە بچیتە ناو تێکستە شعریەکانەوە بینی کە ئەو قسەیە زۆر میزداقیەتێکی تا ڕادەی یعنی نەرێنی ئەو میزداقیەتەی نییە
ئەبینین نالیش بە پەیڕە و یاخود بڵین بەو منهەجەی کە خۆی دایناوە گرنگی داوە بە عیرفان و بە تەسەوف ئەگەر بەو پێناسەی کە پێشتر کردمان عیرفان بریتی بێلەوە. بەڵام ڕێچکەیەکی تایبەتی خۆی هەیە، ئەو ڕێچکەی کە مەحوی و مەولەوی گرتوویانە نالی ئەو ڕێچکەیەی نییە. لەوانەیە نالی بڕوای بە مرشید نەبێ، مەسەلەن بڕوای بە ئێرتیباتێکی ئەو ئێرتیباتە مادیە نەبێ لە نێوان مرشید و کەسی ڕێنمونی کراوە. بەڵام شعرەکانیشی خاڵی نییە بەڕاستی لە تەسەوف. بۆ نمونە گەر ئێمە یەکێک لەو تێکستە شعریانەی وەربگرین کە لەبەردەم جەنابیشتا هەیە و لای منیش، ئەو تێکستە ئەبینین بە جۆرێک لە جۆرەکان تێکستێکی عیرفانی زۆر تێر و تەواو و جوانە، بەڵام بە تابع و بە ڕێباز و پەیڕەوی نالی خۆی. جا حەزەکەم جەنابت لە میانەی خوێندنەوە و ڕافەکردنی ئەو بەیتە شعریانە ئاماژە بەوە بی کە ئایا تەسەوف لە دیدی نالیەوە کام تەسەوفە یاخود کام عیرفانەیە، ئەوەی کە نالی پێی ڕەفز بووە و پێی قبوڵ نەبووە کامەیانە و ئەمەی کە لای ئەو قبوڵە کامەیانە؟ بەڵێ بەڕێزت ئاماژەی زۆر جوانت کرد کە ئەدەبیاتی کوردی بە شێوەیەکی گشتی عیرفانی تایە. بەڕاستی جا ئەمەی کە ئێمە جەنابەت فەرمووت کە هۆکاری با بڵێن زۆر جار ئەوتری هەندێک لە ڕخنەگرەکان و لە کۆڵەرەکان لەبارەی نالیەوە باوەڕیان وایە کە شعری عیرفانی نییە یا کەمتر باید جێگەی بایەقی بووە. من باوەڕم وایە وان نییە و من باوەڕیشم وایە ئەو دەقە عیرفانیانەی کە نالی نووسیوێتی ڕاستە ڕەنگە زۆر نەبن، بەڵام لە ڕووی کەمیەتەوە زۆر نەبن، بەڵام لە ڕووی کەیفێتەوە لە ڕووی چۆنیەتیەوە ئاستێکی زۆر بەرزیانەیە. ئەتوانم بڵێم بە قەنەعەتی من هەندێک جار پێشی مەحویژەکەوێتەوە، بەڕاستی پێشی مەحویژەکەوێتەوە. ئەو شعرەی کە بەڕێزت ئێستا ئاماژەت پێکرد زۆر بەجێیە. بەڕاستی ئێمە گەر سەیری ئەم شعرە بکەین، ئەگەر بە پەلە یەکەم جار بیخوێنمەوە دوایی ئاماژەیەکی پێ بم کە 5 بیتە، بەڵام 5 بیتی زۆر قوڵ، 5 بیتی زۆر گەورە، 5 بیت کە هەستەکەی با بڵێن نالی ڕێچکەی عیرفانی خۆی جا ئەکاتەوە لە مەحوی لە شاعرانی تر. ئێمە زۆر جار ئەڵین ئەزانین کە کەسە گەورەکان شاعرە گەورەکان بێگومان جیاوازن لە یەکتر و ئەگەر جیاواز نەبوونایە نەبوون بە شاعرێکی گەورە بەڕاستی، ئەو کاتە بوو بە کۆپی شاعرێکی تر بەڕاستی. بەڵام ئێمە بە تایبەتی کە نالی زۆر جار وەکو سەرقافڵە سەیرەکەین هەر ئەتوانین بڵێن خۆی لە سەرەتاوە ڕێچکەیەکی جیاواز ئەکات کە جیاوازە لە شاعرانی عارفی پێش خۆی بە هەموو نەتەوەکانی دەوروبەری خۆشمانەوە، ینی بە ئەدەبیاتی عەرەبی و فارسی و ئەوانەوە کەم تا زۆر بەڕاستی. ئەم شعرە 5 بیتەوە کوتم بەم شێوە شعرەکە ئەمەیە، ئەڵێ خۆشە ڕەندێ لە دنیا بێ موبالات و مجەڕەد بێ، بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ، بە شەو مات و مجەڕەد بێ، بە سوورەت جەلوەتی غەرقی عەلایق هەر وەکو خەڵقی، بە مەعنا خەڵوەتی مەستی مناجات و مجەڕەد بێ. ئەگەر عالەم ببێتە خەلعەتی تەشریفی سەر تاپای، وجودی بێ وجودی بێ مباهات و مجەڕەد بێ، بە ظاهر تاوسی ڕەنگین صفاتی تح عەلە التاهی، بە باتین قمری و خاکستەری زەت و مجەڕەد بێ. ئەگەر تەکیە ئەگەر شێخە هەموو داوی عەلایق بوون، بڵا نالی بچێ مەستی خەرابەت و مجەڕەد بێ. ئێمە ئەگەر لە ئەم بەیتەی کۆتاییەوە دەست پێ بکەم، ئەگەر جەنابەت ئاماژەیەکی جوانت فەرموو کە فەرمووت نالی ئەکرێ کەسێ بوو بێ باوەڕی بە مرشد نەبوو بێ، بە پیر نەبوو بێ، بە مانای ئەوەی خۆی پەیڕەوێکی عیرفان نەبوو بێ بە مانا باوەکەی باوا بڵین. چونکە ئێمە زانین ینی عارفەکان بەشێکیان دوو بەشن، دوو جۆرن، لانی کەم دوو لە پۆلێنێکا پۆلێنێکیان کەسێکن کە خۆیان ڕێگەی عیرفانیان گرتوتە بەرە و با بڵێن بە ڕێوڕسمە باوەکەی کە زۆر جار مەسەلەن پەیڕەوی شێخێ پیرێ بووە یا تەریقەتێکی دیاریکراو بووە، ئەمە ئاراسەیەکیانە. ئاراسەیەکی تریان نەخێر خەڵکێک هەیە ڕەنگە خۆی وەکو پەیڕەوی عیرفانی با بڵێن کەسێکی سالیک نەبوو بێ، ڕێبوارێکی دنیای عیرفان نەبوو بێ، بەڵام وەکو دنیای عیرفان ئەوی ڕاکێشاوە بە فترەتی خۆی بە جوانی ئەوەی کە پێشتر وتمان سالێکی مەزوب و مەزیبی سالک، یعنی جۆری مەزوبی سالیکەکەن، یعنی ئەو عیرفان ڕای کێشاوە وای کردووە کە با بڵێن کۆمەڵێ بەرهەمی کۆمەڵشتی پێنووسیوە یا با بڵێن بەرەوە ئەو جیهانە بردوێتی و
کاردانەوەکەی بە جۆرە لە جۆرەکان دەرکەوتووە بەڕاستی. ئەمە من خەناعەتم وایە مەحوی جۆری یەکەمە. جۆری یەکەم ئەو کەسەیە کە مەحوی خۆی هەم سالێکی مەزوو بووە و خۆی ڕێگاکەی گرتووەتە بەر و بە ئاراستەکان چووە و قۆناغەکانی بڕیوە زۆر ڕەنگی داوەتەوە و ئەتوانین بڵێن شاعیرێکی عارفی دەرەجە 24 وەکو ئەڵێ عیار 24 بەڕاستی. بەڵام ئەگەر ئێمە بین پۆلێنی نالی بکەین من باوەڕم وایە نالی لە جۆری دووەمە ئەو کەسەیە کە مەزووبی سالەکە ینی بە تعبیرەکە ینی بە تعبیرێکی تر بە پۆلێنێکی تر ئەتوانین بڵێن مەحوی عارفێکی شاعرە بەڵام نالی شاعیرێکی عارفە. یعنی شاعر بوون پێش عارف بوونی کەوتووە بەڵام مەحوی توانین بڵێن عارف بوون پێش شاعر بوونی کەوتووە. ئەمە پۆلێنێکی زانستی ترە پێم وابێ. بەڵام ئێمە ئەگەر سیرکەین وەکوی کە بەڕێزت فەرموود ئەکرێم هەر لەم بەیتەی کۆتایی ئەم شعرا بە ئاشکرا نالی پێمان ئەڵێ کە بۆچی خۆی سالک نەبووە بۆچی پەیڕەوی لە عیرفان نەکردووە چکاڵێ ئەگەر تەکیە ئەگەر شێخە هەموو داوی علایق بوون ئەڵێ ئەگەر بۆ سەردەمەکەی خۆی ئەکرێم نالی بەڕاستی بۆ سەردەمەکەی خۆی باوەڕی وا بوو بێ کە تەکیە و شێخ تەکیەکان و خانەقاکان هەمووی بەسراون بە کۆمەڵێ شتی دنیاییەوە دیسانەوە دیاردەیەکی دنیایی بووە دووبارە بۆتە دامەزراوەیەکی دنیایی زیاتر لەوەی دامەزراوەیەکی ڕوحی بێ و ئەمەش من قناعەتم وایە شتێکی غەریب نییە لە لای شاعران. ئێمە حافظی شیرازیش هەمان بۆچوونی لەسەر سەردەمەکەی خۆی شیرازە بووە ئەگەر نالی سەردەمی لە سەردەمەکەی خۆی بۆ سلێمانی ئەو سەردەمەی خۆی بڵێ ئەگەر تەکیە ئەگەر شێخە هەموو داوی علایق بوون هەمووی بەسراون بە شتێکەوە ینی شتێکی دنیایی بەستونی بە یەکەوە یا با بڵێن جۆرە لە تەشریفات و جۆرە لە پلەبەندی و جۆرە لە شێخ و دەروێش و خەلچینایەتی کە بەڕاستی ئەو کەسانە ڕقیان لەو جۆرە چینایەتە بۆ کە جارێکی تر ئەگەر بێتە سەر حەقیقەت دین بۆ ئەو هاتووە چینایەتی نەیەڵێ بەڕاستی ینی چینایەتی لە بینی بیلال و ئەبوبەکری سدیق و عومەری کوڕی خەتاب نامێنێت دین بۆ ئەو هاتووە بیلال ئەخاتە پێشی ئەبوبەکری سدیق و عومەری کوڕی خەتاب لە هەندێشتا بەڕاستی ینی بۆ ئەمە هاتووە ئەمانیش هەمان بۆ چوونیان هەبووە ئەڵێ ئەگەر تەکیەکەت شێخ هەموو داوی علایق بوون ئەنجا حافظیش هەمان بۆچوونی لەگەڵ شیرازە شیرازی سەردەمەکەی خۆیە بووە ئەڵێ نیشانی مردی خدا عاشقیست با خود دار کە در مشایخی شهر این نیشان نمیبینم ئەڵێ نیشانی پیاوی خوا عاشقیە وریابە با خود دار ینی وریابە ینی وریابە بە هەموو شێخە مەخەڵەتێ هەری کەسێ هادی دیعایشی کرد پێی مەخەڵەتێ نیشانی مردی خدا عاشقیست با خود دار عاشق بێ بەڕاستی خوا ببینیتە بێ عاشق بێ ئەڵێ کە دەرمەشایخی شار این نیشان نمیبینم کە لە شێخەکانی شارە من ئەو نیشانە نبینم بەڕاستی نالیش هەمان بۆچوونی هەیە بەڵام ئایا ئەمە ئەم بۆچوونەی کە دامەزراوەی سۆفیگەری با بڵێن سۆفیزم لە سەردەمەکەی خۆیان ئەو بۆنەی لێ نایە ئەو نیشانەی لێ نابینرێ ئەمە وای لێ کاکە دوورکەوێتەوە لە عیرفان نەخێر بە بەڵگەی ئەوەی کەڵێ خۆشە ڕەندێ لە دنیا بێ موبالات و مجەڕەت بێ خۆشە یعنی خۆزگە بەو کەسە ئەنجا وشەی ڕەند ئەگەر ئێمە لەسەری بۆسی نەسە کاتمان نییە زۆر ئەمانە وردی کەمەوە بەس هەر وشەی ڕەنێکێکە لە وشانەی کە من پێم وایە ئەکرێ سوودی لە حافظ وەرگرت بێ بەمانای ئەوە ناکە بەداخەوە هەندێک کەس هەیە بە تایبەتی هەندێک لە ئەکادیمیەکانی کوردانی ڕۆژهەڵات کاتێککە یەک گوشە هەندێک یەکشونە بین لە نێوان شاعیرێکی کووردا و شاعیرێکی فاسا یەکسەر ئەڵێ ئەمری تر زەربی سفرەکاتەوە من قەناعەتم وایە و بێویژانەیەکی گەورەیە و نەناسینی شاعیرانی کووردە بەڵام وشەی ڕەندێکێکە لەو وشەیە کلیلیانەی کە لە لای حافظ هەیە مەسەلەن ئەگەر سەیری کەین زۆر زۆر بەکار هاتووە ئێستا من کاتم نییە نمونە بێنمەوە بەڵام ڕەند بە یەک تعبیری کورد یعنی کەسێکی یاخی کاتی خۆی ڕەند لە پێش حافظ بەمانای کەسێکی دوو لە ڕووی بەڕێستان بێسەروبەر هاتووە یعنی با بڵێن سەرسەری بە تعبیری ئەمڕۆ یعنی کەسێک کە گوێی بە هیچ بەندوبار و پێوەر و یاسایەک و ڕەوشتێک بیبەستێتەوە بەڵام کاتێک کە حافظ هات ڕەندی بەکارهێنا ماناکەی گۆڕی بە کەسێک کە لە شتە ڕواڵەتیە دنیاییەکان یاخی بێ یعنی جەوهری بەلاوە گرنگ بێ مەبەستی ئەوە بێ کە ڕۆحی بپارێزێ لە پیسبوون ئیتر گلەی خەڵکی نەستایشی خەڵکی بەلاوە گرنگ بێ نە لۆمەکردنی خەڵکی بەلاوە گرنگ بێ ئەمە ڕەند بوو نالی ژەڵێ خۆشە ڕەندێ لە دنیا بێ موبالات و مجەڕەت بێ خۆزگە بە ڕەندێک کە لە دنیا بێباک و مجەڕەت بێ وشەی مجەڕەت کات نییە باسی کەم یعنی لە فەرهەنگی عیرفانیان مجەڕەت خۆی لە چێوە هاتووە یعنی ڕوودبوونەوە
اصلا سيفي مجرد عربيەکەی تجرد عربية يعني تنانت سيفي مجرد هب ولا زماني عربية كاتي خوي سيفي مجرد الله بو سيفه وتراوى بو شمشيره وتراوى ك بابلين بكاري اندريا كسيك بناو هناك الروا بابلين جوجايشي زورا بدارستانك او لقاني كزياد هم ابرد بو اي بري خوي بكاتوا تصور كوشي زور يعني قوله بمعناكي يعني الله بكرتيكي او شتاني كشي شتي زيادا لجانا همي ببري يعني مجرد بمعنى اوي لفرهنجه عرفانيه بروج زندي جماعات بشو ماتوا مجرد به الله جوازكي لقال محوي اگر سير كاين براسي اما مروفك دروسك من مجاري وتوما مروفك عروجي مروفك خلوتي بالضبط خلوتي البجاردو لحالتي كايت لحالتك تامله مديتيشن او بيوتري تامل ومديتيشن حالتك لو حالتها يكسد بلند بيته ورده بلند بيته برو خوا بلام نالي باور ريوانيه نالي الله ابي املنا قربالغي شابين ڕۆی بەو دابڕانە باوەڕی بۆ دابڕانە و خەڵوەتە نییە بەڕاستی بەڕۆژ ئاشکراڵێ بەڕۆژ زیندەی جەماعەت بێ ڕەندەکەی نالی عارفەکەی نالی ئەڵێ بێ بەڕۆژ لەناو جەماعەتە بێ زیندوی ناو جەماعەت بێ بەشە و مات و مجەڕەت بێ بەشە و مات و کپ و بێدەنگ بێ خۆی دابنڕێ تقریبا هەروایە بالضبط بەسوورەت جەلوەتی غەرقی عەلایق هەر وەڵق و خەڵقی ئەڵێ بەڕواڵەت ئەگەر سەیری بکەی جەلوەتی دەرەکەوێ یعنی کەسێکە دەرەکەوێت وەکو مرۆڤە کۆمەڵایەتیە ئاساییەکان کەسێکی ئاساییە ئەسڵەن نەک هەر کەسێکی ئەڵێ غاڵش غەرقی عەلایقە یعنی نقم بووە لە ناو پەیوەندیەکانە نقم بووە لە ناو پەیوەندیەکانە یعنی دابراو نییە گۆشەگیر نییە بەڵام لە ڕووی معنەویەوە لە یەک کاتاکە لە ناو قەرەباڵغیشایە خەڵوەتی مەستی مناجات و مجەڕەت بێ یعنی لەوێشە هەر لە قوپۆپەکەی یەکەم جاری داڕنریوە یعنی بەلەش لە ناو خەڵکایە بەس بەڕۆح لەگەڵ خوایە ئەوەی کە کاگەحمەدی مفتی زادی زادە ئەڵێ بە زمانی ئەمڕۆڵێ لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێتە نیایە ئەگەر لە ناو قەرەباڵغی شابم بەڵام لەگەڵ توان نەبم هەستەکەم تەنها یعنی ئەمە هەمان حاڵەتەکەی نالیەکە کاگەحمەد باسی کردووە ئەو زۆرەیە لە تەسەووڕاستی ئەم خۆی هەڵی بژاردووە کاکتۆر لەوانەیە کاتمان تۆزێ کەم بێ بڵێ جا کورتەی قسەکە ئەگەر مەگەر زۆر کورتی کەمەوە بەڕاستی بۆ ئەوەی کە هینکەم يعني ناچارم باسی کەم ئەویشەوەی ئەسڵەن ئەم مرۆڤەی کە هەر ئەو بیتە باسەکەم و لەسەری ئەوەستم ئەگەر ئەم مرۆڤەی نالی لەگەڵ مرۆڤەکەی مەحوی بەراوردکەین ئەسڵەن ئەم ئەڵێ بەظاهر تاوسی ڕەنگین یعنی کەسێکە بە مانای ئەمڕۆ مۆدرنەوەکو من و تۆ ئاوا جلی جوان لەبەرەکە کەسێکی کەشخە بێ بە زمانی تازە بە ظاهر تاوسی ڕەنگین نالی وە ئەڵێ سۆفی و ڕەند على التاحی ئەوە زۆر مهمە ئەسڵەن تیه على التاحی یعنی خۆی هەڵە کێشەی بەسەر خۆ هەڵکێشەکانە ئەو کەسانی کە لە مقابلی ئەیانێ بە کەمی بزانن ڕەحمەت لێبێ کێشن بەسەریە ئەم یعنی ئەم عارفێکی سەرکەزانەی ناوێ بە تعبیری کوردەواری خۆمان عارفێک کە لە بەرامبەر کەسە خۆ بە گەورەزانەکان ئەو بێت با بڵێن خاشی بوون و بچوشی پێشکەشکە ئەڵێ عارف ئەبێ کەسێ بێ بەسەر ئەو کەسانی کە خۆیان بە گەورە ئەزان ئەمیش خۆی هەڵکێشێ بەسەریانە تیه على التاحی بەڕاستی بەڵام بە باڵتن لە باڵتنی خۆیان وەکو قمری وابێ ئەگەشی بە ظاهر وەکو تاوز وایە وێنەیەکی جوانیە ناوە تاوز بۆ پەڕۆ ڕەنگا و ڕەنگە جوانانەی بەڵام بە باڵتن لە باڵتن وەکو قمری وایە خاکستەری خاکی زات و مجەڕەد بێ هەم لە ڕەنگا خاکی بێ وەکو قمری هەم لە بەڕاستی اینجا من بە کورتەکەی ئەتوانم ئەوە بڵێم بە کورتی ئەمەی کە جیاوازی نالیە لەگەڵ مەحوی بەڕاستی نالی عرفانێک بەرهەمێنێ کە عرفانێکی من ناو عرفانی کۆمەڵایەتی یعنی عرفانێک کە تەنها هەر بۆ خۆی نەژی و باوەڕم وایە گەر ڕێگەم بن وا بڵێم ئەم عرفانە زیاتر بۆ ئەمڕۆ گونجاوە ئێمە ئەبێ قسە لەسەر ئەمە بکەین ئێمە حقیقەتێکە ئەمڕۆ کەوتونێتە ناو دنیایەکی مۆدێرنە کەوتونێتە ناو دنیایەکی جەنجاڵی بەڵام چۆن بتوانین لە ناو ئەو دنیای جەنجاڵیە بتوانین جۆرێک لە حاڵەتی عارفبوونمان هەبێ من باوەڕم وایە ئەگەر بە کورتی وەڵام بەمەوە ئێمە دوو حاڵەتمان پێویستە حاڵەتی یەکەم ئەبێ مەرج نییە لە ناو وەکو ئەڵێ بچینە خەڵوەت یعنی شوێنێکی خەڵوەت دڵبژێرین بەڵام ئەکرێ لە خودی خۆمانە لە ساتێ لە ناو قەرەباڵغیەکە ساتێکی خەڵوەت بۆ خۆمان هەڵبژێرین بەڕاستی بۆ ئەوی کە بتوانین هین بکەین چونکە بەڕاستی مرۆڤ ئەوە حقیقەتێکە مرۆڤ ناتوانێ کاکاتێکە گڵۆپی سەوزی عیرفانی بۆ هەڵەکرێ ئەگەر ئەو زۆر مەشغوڵ بێ و غافڵ بێ
بەڕاستی ناتوانێت سوود لە شتا عیرفانیەکان وەرگێ حادیسەیە ئەبێ کابرا توش بالضبط ینی ئێمە لە دنیای مۆدێرنا بێگومان حاڵەتی عیرفانیمانەیە چونکە ئەزانن بۆ چونکە ناکرێ خوا مرۆڤ بەجێ بێڵێ ناکرێ خوا مرۆڤ بەجێ بێڵێ خوا مرۆڤیش خۆی هەر ناتوانێت ئەو لایەنە بالضبط مرۆڤیش ناتوانێت خۆی ئەو لایەنەی خۆی پشتگوێخا ینی ناتوانێت کەواتە کە مادام حەقیقەتێکە ئەبێ ئێمە با بڵێن قناعەتێک لە خۆمانە تۆخکەینەوە کە ئێمە بەشێکمان بەشێکی گەورە لە ئێمە بریتێت لە ڕۆح یعنی کە مادام ڕۆح بەشێکی گەورەیە ئێمە ئەبێ ئەو شارستانیەتە لەقبۆی کە ئێستا دروست بووە کە پێی ئەوترێ شارستانیەتی تازە و مۆدێرنوانە با بڵێن کە تەنها لایەنی جەستە و لایەنی مادی بەلاوە گرنگە ئەبێ ئەم حەقیقەتە بزانین کە ئەمە هەڵەیە و پێویستە هاوسەنگی کەینەوە باە کاتێدانین بۆ حاڵەتی ڕۆحمان چ بەوەی کە با بڵێن بێدەنگ ساتێکی بێدەنگی هەڵبژێرین یا ساتێک کە لەگەڵ سروشتا بین یا ساتێک کە وەکو ئەڵێ بینەوە ناو خودی خۆمان چونکە ئێمە هیچ گومانی نییە هەموو مرۆڤێ دوو خودی هەیە خودێکی کە خودی خۆیەتی کە لە ناویایەتی خودێکیش کە خودی دەرەوەیە بەپی ئەوی کە تەنان لە دەرووناسی شاپیاڵڵێن منی و منی باڵا و فرۆی دوان ناویناوە یعنی ئەوش دانی ناوە بەوەی کە مرۆڤ دوو خودی هەیە یا سێ خودیشی هەیە ئێمە زۆر جار خودی با بڵێن ئەو منی باڵاکە وای کردووە کە منەکەی کوشتووە ئێمە خۆمان ئەمەش منە بنەڕەتێکەیە چونکە مرۆڤ خودی بنەڕەتی خۆی و ئەمەشە کە لێرە هەر بنالی ئەڵێ وجودی بێ وجودی بێ مباهات و مجرد بێ ئێمە ئەبێ بەڕاستی خۆمان نەکوژین یەکێ لە خراپەکانی مرۆڤ برۆدەنێت ئەڵێم مرۆڤ تووشی خۆکوژی ڕۆح بووە خۆکوشتن هەرەوە نییە کە ئێمە جەستە خۆمان بکوژین بەڕاستی مرۆڤی مۆدێرن بەداخەوە دەتوانین بڵێن مرۆڤێکە کە خۆکوژی کردووە لە کوشتنی ڕۆحی دەستە خۆش بکاو تۆر زۆر ماندوومان کردی هیلاکمان کردی زۆر سپاس کە ئیسیجابەت هەبوو بۆ بەرنامەکە و ئەم گفتوگۆ گەرم و گوڕا لەبارەی عیرفان و شعرەوە جەنابەت بەشداریت کرد و پێمان خۆشە بەڕاستی ئەو بابەتە زۆر درێژە پێ بدەین هەتا لە سەریشی بڕۆین زۆرە بەڵام تر کاتەکەش هەر ئەوەندەیە بۆیە لێرە کۆتایی پێهێنین بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە بەرنامەکانی ترا و لە ئەڵلقەی ترە ئێمە لایەنەکانی تری ئەم بابەتی خود و عیرفان و پەیوەندی بە شعرەوە زیاتر لێ کۆڵینەوە باسکەین بەڕێزان لێرە داگەشتینە کۆتایی ئەم گفتوگۆیە و ئەم بەرنامەیە تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرین خواتان لەگەڵ شەوتان شاد